ما وصيان كاتي أما بيغمري عزيز صلى الله عليه وسلم فرمي يا معشر الشباب من استطاع منكم الباء فليتزوج. إشارة من بيكا ليرة أويك بوي ليرة أمام ليرة روكما همو دايكو باويك روكما همو براو خشكي كجنجن با وما كان إلا شاوري خانو خوانو ساري خوانو شهادة بكن با قناعتي يعني بوي احتياجي هلا بداية آموزغاري بيغمر صلى الله عليه وسلم جيب كان بوا كابو ليرة بيغمر خوا فرمي أي نوي أي كوم الله يجنج كان أوتان تواناتان هي باجن بيني فإنه أغض للبصر وأحصن للفرج. كابو يكم لويك منو توشون بيسمان با أو خواردن و پێویستمان بەنان خواردن هەیە بۆ ژیانمان خوای پەروەردگار عەزە وەجەل غەریزەیەکی کەیتیانمانە دروست کردووە کە پیاو پێویستی بە ئافرەتەیە خێزان مرد پێویستی بە خێزانی ئافرەتیش پێویستی بە مردی هەیە ئەمەری خاڵێکە لەوانەی کە تۆ پێویستت پێیەتی بۆ خواردنە حەڵاڵەکە پێویستم بە کەسابەتی حەڵاڵ هەیە پێویستەکەم یارمەتی خەڵک دەم دەستە خەڵپان دەکەمەوە بۆ زەواجیش پێویستەکە لە جێوڕێی شەرعی خۆیە داینیت. ئەمە خاڵێکە گرنگە بۆتە دیار دەما مۆسای بەڕێز ینی گەنجان بە تایبەت کوڕان زۆر درنگ وەخت دەستەبەن بۆ هاوسەگیری ینی زۆر ئیشکاریان لەگەڵەوە هەیە کاڵێم زۆر ینی کەمینەن ئەوانەی لە تەمەنی مەسەلەن 18 بۆ 24 ساڵی زەواجەکەن ئیلا کەونە سەروی 30 ساڵیەوە ئەمە چ کێشەیەکی تێ وەڵی ئەو کێشەی تایە ئەگەر بێت و پەروەردە ئیسلامیەکە بێ بڵێ کاکە من توانام نییە بەڵام من هەموو جارەڵێم توانە شەرعیەکە ئینسان تەماشاکە دائیمە نەڕوانێتە سەروی خۆی ئەنجا بزانێکە کە تا زوو ژنبێرێ زوو لە گوناه ڕزگاریە بێت زوو مناڵی خۆی بینێ لە کاتێک کە ئەم پێویستی پێێتی مناڵی ئەگاپی یارمەتی بدات خۆ ئێمە خوا بۆ عیبادەت دروستی کردوین ئەبێ هەموو شتێ لە خوا نزیکمانەکاتەوە ئەوە هادەفی ئێمە بێ ئەوە ئامان جوان بێ ئەو ڕێگا بگرینە بەر ئەوەی لە خوا دوورم ئەخاتەوە دەوڵەمەنیەکی نادروست و ناشەرعی بێت مەسائلی هەر بابەتێک بێ کە عیلاقەی بە شەهەواتەوە بێ لە خوا دوورم بخاتەوە بەرپرسیاریەک بێ لە خوا دوورم بخاتەوە ئەبێ من خۆمی لێ بپارێزم کابوو لێرە من قەناعەتم وایە ئەوە خاڵێکە لەو خاڵانەی کە ئێمە کاریگەری غەرب کەوتۆتە سەرمان ئەگەر لە مناڵیە پەروەردەیەکی ئیسلامی ببین قەناعەتمێ بەو ژیانی کە زانم دنیا بە ئامانەتێکی تایەم من خوا بۆ عیبادەت دروستی کردم بەشێکش لە عیبادەت ئاوادانکردنەوەی ئەو خاکەیە بەشێکیش لە عیبادەت خزمەتکردنی ئەو خەڵکەیە کە تۆ بووی بە بەرپرسیاری ئەم وڵاتە بەرپرسیاری کافر و مسلمانیت خزمەتی کافر و مسلمانەکەی دادپەروەریت بۆ هەردووکیانە هەر کەسێ زۆڵم لە هەر کامیان بکات تۆ ڕێگەی لێگری کەوا بوو ئەکەڵم عیبادەت بە ماناگشتیەکەی کەوا بوو لێرە من قەناعەتم وایە ئەگەر بێت و حەز ناکەم زۆر کە ڕەدیەمە دائیمەن ڕەشبین بین بەڵام ئەم زروفە هاینتیایە تاڵە مسلمانان ئەوقاف مامۆسایانی ئاین کەناڵە ئیعلامیەکان بەرپرسەکان ئەوەی خەمی ئەم میلەتە خوا هەوڵ بدات یعنی بربەستێک دانیەگینا ئێستا وای لێهاتووە لە ناو چینێکە ناڵێم زۆر بەڵام وای لێهاتووە ئەگەر عیلاقەی ناشەرعی نەبێت لەوە چێت هەندێکیان بە عیبی بزانن ئەمە ئەو بەدبەختیە کە ئێمەی مسلمان خوا کۆمەڵشتی حرام کردووە لە حرامە ئیطمئنانیت نامێنێ یارمەتی خوای پەروەردگار نامێنێ بۆ ئەم میلەتە دڵتەنگی ڕووە کاتە ئینسانەکە ئاەتی کە بۆ برای خۆم خوێندبوو خوای گەورە فەرمی ئەوەی پشت لە ذیکری من کات لە قورئان کات مەعیشەتی تەنگ و تەسکە بێ من خەڵکێکی زۆرە ناسم لە ڕووی دنیا و کێشەی نییە پارە سیارە مڵک کار کەسابە سەحەت بەڵام کە دوورە لە دین و دائیمەن دڵتەنگ و بێتاقەتە کەوا بوو خاڵ یەکەمەوە خاڵێکی کەمە ئۆساگیانەوەتانێ وەکو باسم کرد ئەم زەواجە قورئان ئەفەرمێت ومن آيات أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها زەواج مایەی سەکینەتە دڵنەواییە مای خۆشەویستیە مایەی دروستکردنی سۆز و بەزەیە وەکو ئاەتەکە ئیشارەت پێکەوە جعل بينكم مودة وڕەحمە ئەمە ئینسان کاڵێم سکونەت لە هەردوو بەشوە چی نەفسی بێ لەلایەنە بەشەکەەوە بێ کە غەریزەکە بە ئینسان پێویستی پێبێ چی بەو بەشەی کە ئینسان لەو شوێنە ئەحەوێتەوە شوێنی حەوانەوەیەتی ئینسان دقەیە زووتر کاتێ زووتر بگا پێی باشترە بۆی پاشان واقعاً زەواج نەبێ لە وڵاتانی تر چی تێکە نەسل تێکەڵ بووە کەس نازانێت کێ کوڕێکیە کەس نازانێ ئەم ئافرەتە خوا پەناماندا لەگەڵ ڕێزم بۆ هەموو خوشکێکی بەڕێز ئێمە لەگەڵ میلەتێکی مسلمانە دەکەین زۆریان تێکەڵ و پێکەڵە نازانێ مناڵەکەی چ پیاوێکە
لە زەواجی شەرعیە وەکو سەردەمی جاهلیەتی پێشی ئەخوای گەورە پاداشت داتوەکە خەڵکەکە تێکەڵ بووە یعنیم ئایا کەسێ نەزانێ باوکی کێ تر ژیانچی خۆشێکی تایە مەحرومن لەم خۆشەی مسلمانانی تایە ئەوان بۆیە هەستی پێ ناکەن مامۆساگیان مەحرومن هەروەها ئینسان کە زانی باوکی کێ دایکی کێ مامی کێ خاڵی کێ باپیری کێ عەشرەتی کێیە ئەمە عولەما ئەفەرمێت پەروەردەکردنیەکی ڕاست و دروست کە گەورە ئەبێت سەری بەرزەکە ئەڕوات لەو زەواجە شەرعیە نەبوو خەڵکێکی تر بە غەیرە ئەو ڕێگا بێت ئەو ئینسانە وەکو عەرەب بڵێ سەوی نایەتە دنیا و ئینسانێکی تاوی نییە کۆمەڵگا پاراستن لە کێشە زەواجی شەرعی ئەو کۆمەڵگا ئەپارێزێ لە فەساد خوای گەورە پەنامامدات ئەی پارێزێ خۆ معلومی جەناب تا دوورکەوتنە لە شەرع لە هەموو بوارەکانیوە کۆمەڵگا شیرازەی کۆمەڵگا تێکەدات بڕۆ لە ڕووی خوای گەورە پەناماندا خەمر عارەق کە ژەهرە بۆ ئینسان چەندها کێشەی لێ بۆ تۆ کێشەی تەلاقی لێ بۆ تۆ کێشەی شەڕی لێ بۆ تۆ کێشەی کوشتاری لێ بۆ تۆ کێشەی وەرگەڕانی سیارەی لێ بۆ تۆ بڕۆ تاوەکو ئەڕۆی لەسەری اینجا کەوا بوو مەسئولیەت و تەعاونکردن دەوڵەت بەبێ خێزان دروست نابێت وەکو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم كلكم راع وكلكم مسؤول عن رعيته تا ئەڕوان لەسەری دێتە سەر ئەوەی پیاو مسؤول لسر أهل بيتك خيزانش والرجل راع على أهل بيتي وهو مسؤول عنه والمرأة راعية على بيت بعلها وولده وهي مسؤولة عنهم كوكاتا لي أم مسؤوليتا أم مسألة خوشويستي أولادا أويك إنسان أم آفلة أولادي خوي أبينيت دكتوريكي سعودي شتێکی بڵاو کردبوو بووی من کاتی ئەو سەماعی ملی خۆمە ئەبین و ئازام دژمنەکەم ئەبینم بۆ لەبەر بەهۆی ئەم شەهادە و هەر زەواژم تاخیر کرد تاوەکو لەو تەمەنە دەرچووم تەمەنام ئەکرد ڕۆژە لە ڕۆژان مناڵە پێم بڵێ دایە و تەمەنام ئەکەش مناڵێکیشمە بێ بۆ لەبەرەوەی زانم لە کاتی ئینسان کە پیرە بێ و تەمەنیە کات کەس وەکو مناڵی خۆی خزمەتی ناکات کەوا بوو لێرە ئەم مەسئلەی هەستکردن بە دایکایەتی و باوکایەتی و پێویستی دایک و باوکیش بۆ کاتێک ئەڕۆنە ناو تەمەنەوە لەو زەواجە شەرعیە مامۆسای خۆشەویستم دێتە دی